سڵاوتان لێبێ خۆشەویستان، ئەمڕۆ ساڵیادی کۆچی پێغەمبەری سەروەرمانە کاتێک لە شاری مەکەوە کۆچی کرد بۆ شاری مەدینە بۆ بڵاوکردنەوەی ئاینی پیرۆزی ئیسلام و گەیاندنی ئەو پەیامە ڕەحمەتەی بۆ هەموو خەڵکی سەرزەوی. ئێمە بەنامەی ئەمڕۆمان تایبەت دەکەین بەم تەوەرەی ئایا کۆچ چ پەیامێکی تایە بۆ ئێمەی ئێستای کە موسڵمانین و لەسەر ئەو ڕێبازەی پێغەمبەری خوا درێژە بە ژیانە دەین. ئایا دروستکردنی مزگەوت لەلایەن پێغەمبەری خواوە چ پەیامێکی تایە بۆ ئێستای مزگەوتەکانی ئێمە؟ ئایا ئێمە وەکو موسڵمان چ ئەرکێکمان هەیە بەرامبەر ئەو کەسانی کە هێرشی ناڕەواکەنە سەر ئیسلام لە ئێستایە و لە پێشووتریشا کە کردویانە؟ ئەمانە و چەند پرسیارێکتر لە هاوڵاتیانەکەین بزانین لەسەر یادی کۆچی پێغەمبەری خوا چیمان پێڵێن، ئێوەش لەگەڵمان بن. مرحبا برسول الله في مدينته المنورة. مرحبا مرحبا. پێغەمبەر صلی الله علیه و سەلەم پەیامێکی خوایی پێبوو بۆ ڕاستکردنەوەی عەقیدەی بەشەریەت کە هەمووی دار و وەرپەرست بوو، هەروەها بەشەریەت ڕزگار کات لە چی؟ لە شرک و لە ئەو کردەوانەی کە ئەبێتە مایەی تووڕەبوونی خوای گەورە. جا موسڵمان ئەلحەمدوللا پەیامێکی خۆش و گەورە و چاکی پێیە، بەڵام ئەو پەیام بە چێ پارێزێ؟ بە لە خۆبوردووی و بە کوردی وەڵای یەک شتیکە بینیمان پێ سەلەمان سەلەم لە مەکەوە کۆچێکی گەورەی کرد بۆ مەدینە، باشە بۆ ئەوەی پەیامی ئیسلام بڵاو بکاتەوە. بەڵام لە ئێستا پێ دوایە ئەبێ موسڵمانانی ئێستش لە مەعسیەت و گوناهباری و خراپەکاری و کۆچ بکەن بۆ چاکەخوازی و چاکە بڵاوکردنەوە و دەنگی ئیسلام لە هەموو شوێنەکە. طبيعي الله لا هجرة بعد الفتح، دوای فتح مەکە هجرەت و کۆچی تر نییە ئیلا کۆچی کردەوە نەبێ. موسڵمان کە ئەو پەیامە پیرۆزەی پێیە ئەبێ نمونەی بەشەریەت بێ لە چی؟ لە ئەخلاق و لە کردەوەی چاک و لە ڕازگۆییەدا.
بەو ڕازگۆییە هەموو کەس ئەگاتە ئەو پەیامی کە خوای تەعالا لێ ڕازی بێ و بەشەریەت پێویستی بە ئینسانی ڕاست و بەڵام چونکە ئیمان قەول و عەمەل کە هەتا ئێوە بڵێیت بەڵام کە کردەوەی لەگەڵا نەبوو لە پێش هەموو کەسە تۆ نمونە نەبوویت ئەیتێ بەتەمای قسەی یەکێک کە قسەی زۆر بکاو هیچی تا بەستە نەبێ کەس چاوی لێ ناکە بەڕاستی لە هەموو ئێستا ئەنسانی چاک زۆرە بە تاوەتی میلەتی کوردی خۆمان دوای هەموو زوڵم و هینێک ئەلحەمدولیلا فەرەحیە لەناو کۆمەڵگە و موسڵماندا هەیە بەڵێ لە یەکێک لەو شتانی کە لە کۆچ پێ باسەکرێ زۆر کە چوە مەدینە دەستورێکی دانا کە تیایدا پێکەوە ژیانی تا بوو جوولەکە و مەسیحی و بتپەرست و موسڵمان بە یەکەوە ئەژیان ئەمە چ پەیامێکی تایە بۆ ئێستای موسڵمانان بۆ ئەوانی کە زۆر جار بە خراپە باسی ئیسلامەکەن کاڵێن ڕێگە بە پێکەوە ژیان نادەن خۆنا ڕێگە پێکەوە ژیان تەنها پێغەمبەر سەڵام کە داهێناوە نمونەیە بۆ هەموو سەردەمێک بۆ هەموو کاتێ هەر ئەو پێکەوە ژیانە خەڵک سوودی لێبینێ و زوڵم ناکرێت لە ئاستیا بەڵام هەموو شتێکە خەڵک ئەگە بچێتەوە سەر ئەخلاق و ڕەوشتی پێغەمبەر صلی الله علیه و سلم و سەحابە پیرۆزەکان ئەوانەی سەرەتا خولەفاء الراشدین ئەوانە طبیب بدایەتێ پێغەمبەر صلی الله علیه و سلم وەسیەتی کردن عەلەیکم بسنەتی وسنة الخلفاء الراشدين المهديين ئەوانە ئەڵە عەضوا عەلەیها بالنەواجذ ئەو ئەخلاقە جوانەی خۆی و سەردەم خولەفا پیرۆزەکان ئەبێ تۆ زۆر احتیمام بی بەوەی بەکردەوە بیگێڕیتەوە هەموو خەڵک قسەد ئەوە بکسێتەوە سەر ئەو بابەتە لە غەیری ئەوە قسەی ڕاستتر نییە بەڵێ فەرمان تۆ پێت وایە پێغەمبەری خوا بۆچی کۆچی کرد لە مەکە و بۆ مەدینە ئامانجی لەم کۆچە چی بوو؟ بەڵام ئامانجی ئەوە بوو کەوا ئاژاو هین دروست نەبێت لە وڵاتە ئەوەی جێژ خاکی خۆی و چوو بۆ مەدینە کۆچی کرد بۆ مەدینە ئەم هەموو ناڕەحەتیانی بۆ قبول کرد بەس بۆ ئەوەی بگاتە مەدینە ینی ئەمە چ پەیامێکی تایە بۆ ئێمە وەکو موسڵمان پەیامی ئەوەی تایە کەوا دینی ئیسلام سەرخاو بە تەنامە بەسی دینی ئیسلام باشە شتێکی کە لە مەدینەی بینین دوای ئێگاتە مەدینە لەوێ دەستورێک دانێ لەناو دەستورەکەیە پێکەوە ژیانی جوولەکە و مەسیحی و بتپەرست و موسڵمانی هەمووی تایە بەڵام ئێستا بەداخەوە بینین لە هەندێک شوێنە وا باسی ئیسلامەکرێ کە ڕێگە بە پێکەوە ژیان نادا ئەم دەستورەی پێغەمبەری خوا کە لە مەدینە داینا چ وەڵامێکە بۆ کەسانی کەوا باسی ئیسلامەکەن کە ڕێگە بە پێکەوە ژیان نادا قوربانگیان ئەو ڕێگە ئیسلامە جوانی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم داینا بۆ پێکەوە ژیان دایمە هەوڵیاوە پێکەوە ژیان بێت ئیسلام و مەسیح و دین و هەموو ئاینەکان هەدەفی پێغەمبەریان ئەوە صلی الله علیه و سلم و دینی ئیسلام داوای ئەوەی ژەکات ئێمە چۆن بتوانین ئەو پەیامانی پێ سەلەم کە لە کۆچا بۆ ئێمەی بەجێش تۆ بیپارێزین چی بکەین وەڵای بێ دەستی پێوە بگرین و زۆر بە جوانی بیپارێزین وەکو باسمان کرد کۆچ ئەمە پەیامی پێ سەلام بوو کە ئەو شتانی کە باسمان کرد بەڕای تۆ پێویستنی ئێمە وەکو موسڵمان ئێستا لە ئەو کەسانی کە لە تاوانان کۆچ بکەن لە تاوانە واز بێن بەرەو چاکە و چاکەخوازی و چاکەکردن لەگەڵ چوار دەوریانە بۆ ئێمەی ئێستا کۆچکردنێکی ئاوا پێویست بەڵە پێویستە زۆرش چۆن کۆچەکە بکەین ئەگەر مەترسی دین هەبێ ئەگەر هینی هەبێ ناچار بیت دەبەرەوەی ئەو وەتەنی خۆی بەجێش کرد لە زوڵم و زۆر نەجاتی بێت ئەم میلەتە نەجات ئەم شەعبەی ئیسلام نەجات ئیسلامی ئەو بڵاوی کردەوە ئەگەر ئەو نوێ ئیسلام ئێستا لە قاڵبێکا بوو کە کەیتر ئەو پەڕی ناخۆشییا بوو لە مەکە ڕێگەیان نەدا پەیامەکە بڵاو خزمەکانی خۆی نیانێک پەیامەکە بڵاوکە دژی پەیامی بەنامی خۆ بن ئەو مەکەیەکان بۆچی دژایەتیان نەکردیانی لە ئامانجیان چی بۆ لە دژایەتکردنی پەیامی لەبەر بەڵاتی خۆیان لەبەر چاکی خۆ لەبەر بەڵاتی خۆیان وایان خێر کە معلمە بەڕا بێت وەکو چۆن هەر بەڕا بوونێ پێغەمبەری خوا هەر قسە زوڵم و زۆری نەیەشت یەکەم دەوڵەتی ئیسلامی دامزان لە مەدینە پایتەختی ئیسلام کە چۆن مەدینە لەوێ دەستوری مەدینەیشی دانا کە تیایدا لە دەستورەکە باسی پێکەوە ژیانی مەسیحی و جوولەکە و موسڵمان و بتبەتە دەستەکە هەمووی لە دەستورەکە مافی پارێزراوە هەمی پێغەمبەر مافی هەمویانی پارێست ئەگەر نا کاتێک کە پێغەمبەر چۆن مەدینە هەمووی دوژمنیەک بوون وابە 200 ساڵ شەڕ بوو وابە 100 ساڵ شەڕ وابە 50 زەلامی لە یەک تووشی بوو پێغەمبەر هەریەنە هەر هەمویانی یەک خست ئاشتی بڵاو کردێ نەک زوڵم بڵاو کاتەوە
عشی بڵاو کردم باشە بۆچی ئێستا هەندێک شوێن دژایەتی ئیسلامەکەن ئەڵێن ڕێگە بە پێکەوە ژیان نادا ئەمە بۆ خۆی پامێک نییە وەڵامی ئەو کەسانە بە کاکە لە بەرچی ڕا دەکات ئێمە بووین بە کۆس بەگە ئێمە لەبێست ژینمان ژینە باڵچاڵەکرا نەدیانەت نبوو بەڕەڵا بووین لەبەرەوەی کەواتە ئێمە وەکو مسلمان ئێستا کۆچێکمان پێویست نییە لە مەعسیەت و لە خراپەکاریەوە کۆچ بکەین بۆ چاکەکە بگەڕێنەوە خۆمان ڕێخین لەگەڵ خی خۆمان لەگەڵ خی خۆمان ئاژبینەوە ئەمجا خۆی گەوری یارمەتیماندا تا ئێمە لەگەڵ خوا ئاژری بینە خۆی یارمەتیمانە ئەوە بزانە ئەوە لێت معدوم بێت ئەبێت تۆ لەگەڵ خوات خۆتا ڕێخیت خۆ ئاشکیت و ئەمجا توانی داوای هەموو شتێ بکەیت سەلەم خی گەورە هەموو شتێکی لە هەموو شتێکی پاراست چونکە ڕاست و دروست چونکە پێغەمبەری خۆستم لەگەڵ خوا بوو لەگەڵ خوا بوو لەگەڵ ڕاستیا بوو نەک لەگەڵ زۆم و زۆرا بێت لەگەڵ زۆم و زۆرا نەبوو پێغەمبەری خۆستم ئێمە قەد ئەگەر بڵێ ئێمە لە منەتی خۆ پێغەمبەر قەد دەرناچین هەتا ماوین ئێمە بێ شکری خوا بکەین هەموو ڕۆژێ سەد سوجدە بۆ خی گەورەوە کە ئەم زۆم و زۆرە لەنە ئێمە لاچێ ئینشاڵڵا بەڕای تۆ سەلەم بۆچی کۆچی کرد پامی ئەعفۆگر ئاڕ بێتەیرە پامی سەلەم بۆ ئێمە وەکو مسلمان لات ساڵیادی کۆچا چی؟ وڵی هەچەند ئەوە تەفسیرەکەیەوە کە مامۆسایان باشتر شارەزان ئێمە وەکو مسلمانێ بۆی کە بڵێن خەڵکینە ئەو خەڵکانی کە کۆچیان کردووە بە ئازادی بتوان دینی خۆیان گەن بتوان ئەو ژیانی کە خۆیان بەدەستی بێنن وەکو ئازادی مرۆڤ وەکو دینی خۆیان هەر کەسە کە دینی خۆی بەدەست بێنێ هەر کەسە کە با بڵێن ئەوەی کە مەبەسیەتی ئەوەی کە خۆی گەورە بۆی داناوە ئەوەی کە پێغەمەر لەلایەن خوا ئاگاداری کردوونەتەوە هەر کەسە بگا بۆ ئامانجەی کە پێویستێتی ئەوەی وەکو تۆ باست کرد کاتی سەلەم گەیشتە مەدینە دوای ئەو ناڕەحەتیە گەیشتە مەدینە لەوێ دەستوری مەدینەی دانا کە تێیدا ئازادی بیرۆڕا فکر و بیر و بۆچوونی تێدا پاراست چونکە هەر لە دەستورەکە مەسیح و جوولەکە و بتپەرست و با بڵێن مسلمان بەیەکەوە لە شاری مەدینە ئەژیان ئەمە چ پامێکی تیا بۆ ئێستای ئێمە وڵی پێم وانە مسلمان لە هیچ کاتێکە دژایەتی ئاینەکانی کە بکات دژایەتی مەسیحی جوولەکە ئەمانە غیری کاتی پێویست و جیهاد و ئەو کاتانی کە بڕیارە درێ لەلایەن مەسەلەن پێغەمەران و لەلایەن با بڵێن خەلیفەکان لەلایەن مامۆستا زوڵمەکرێت لە مسلمان مەجبورە بەرگری بکات ئەو کاتانە مرۆڤ پێویستە دیفاع لە خۆی بکات بەس ئێستا من پێم وانە من بە خۆشم و بە خەڵکیش و بە مامۆسایان و بە خەڵکی شارەکەم و بە هیچ کەس نەمدیوە زوڵم لە بەرامبەری خۆی بکە ئەگەر کەسێکی ئایدەیەکی کەش بێ هەر دینێکی کەبوو بێ بەس ئێمە بۆ خۆمان پێویستمانەوەتە لە کەناڵەکان لە فەیسبوک لە تۆڕە کۆمەڵایەتەکان لە هەموو بینی خەڵک بەناهەق جنێوی ناشرینەدا حاشا قسەی سوکایەتی و ناشرین و سوکایەتی کردن بە ئیسلاممانە بەس کابرایی بسڵمان لەوانە بڵێ خوا بتخاتە سەر ڕێیەکی ڕاست خوا تۆڵت لێسێنێ پێم وانێ ئەوەی کە بسڵمانێکی ڕاستەقی نەبێ وشەی ناشرین بەرامبەر بە خەڵکی بەکاربێنێ ئێمەش وەکو خۆمان وەکو بسڵمان پێویستمان بەوەیە یەک ڕیز بین یەک دەنگ بین پشتی یەکتری بگرین چونکی ئەوتە کابرا لە هەش دینێک بێ پشتی یەکتری یەگرن ئێستا ئایبینی سێرێکی کابرا پیرە ژنێکە پیرە پیاوێکە منداڵێکە بەس لەبەرەوەی کە دینی خوای خبوڵە لەبەرەوەی لا ئیلاهە ئیلەڵڵا ئەڵێ سیرەکەی بە چاوی خۆم بینیومە دەبابەی بەسەر ئافرەتەکە ڕۆیشتووە ئەم ژنە گوناحی چییە لەبەرەوەی مەسەلەن بسڵمان بووە ئەی بۆ بسڵمان نایە بە ناحەق تۆ بکوژێ ئێمە من بە بڕای خۆمەوەی کە لە ژیانی خۆم شارەزابووم و تێگەیشتم ئەبێ یەک ڕیز بین ئەبێ یەک دەنگ بین بەلای من و فەرق نییە کورد بێ عەرەبێ هەشتێ بێ من ڕووی دینیەکە باسەکەم ئەبێ بسڵمانان یەک ڕیز بن یەک دەنگ بن ئەبێ پشتی یەکتری بگرین بەتەوە بەڕای تۆ پێویستە ئێمەش لە ساڵیادی کۆچا بڕیار بدەین لە مەعسیەت و لە تاوانەوە کۆچ بکەین بەرە و چاکەکاری و بەرە و چاکە خوازی و چاکەکردن لەگەڵ چوار ئەوە شتێکی واقعیە ئینسانە بێ هەر نابێ هەتا تەمەنی ڕوات لەسەر ڕێیەک بێت ئەبێ لە ڕێیەکی مەسەلەن گەنجی و لە ڕێیەکی خراپەکاری و هەوڵدا بگا بە ڕێیەکی جوان بڕگا بە ڕێیەکی لەمو مەعسیەتێک کە لەسەر شانێتی لێ دوورکەوێتەوە چۆن ئەفمکە چۆن ئینسانێ لە تەمەنی گەنجی هەوڵەدا تۆ زێگەڕواگە لەگەڵ ژیان دوای هەوڵەداڵێت چۆن ژیانێ بۆ خۆم فەراهەم بێنم
وەکو خان و سیارە ژیان خێزانداری ئەمانە تۆ ئەی بۆ تەماحی دنیای دێ هەوڵ بدە لەم ڕێ خراپە و چۆ بۆ ڕێیەکی باشە. ئێرە مزگەوتە دوای ئەوەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کۆچی کرد بۆ شاری مەدینە مزگەوتەکەی بنیاتنا دواتر مزگەوت بووە شوێنی کۆبوونەوەی هاوڵان و شوێنی پاراستنی مافی پێکەوژیانی هەموو پێکاتەکان لە مزگەوتەوە پامی ئاشتی پامی چاکەکاری بۆ خەڵک بڵاو بوویەوە کەوا چاکە لەگەڵ یەکترا بکەن ئەگەر دینیشتان لە یەکتری جیاواز بێ ئەمە یەکێک بوو لە گرنگترین ئەو پەیامانەی کە پێغەمبەری خوا لە کۆشە بە ئێمەی موسڵمانیەڵێ کە ئێمەش لەسەر هەمان ئەو ڕێچکەی ئەو بڕۆین و مزگەوتەکان بکەینە شوێنی پێکەوە ژیان و شوێنی چاکاری بۆ یەکتری. مرحبا برسول الله في مدينته المنورة. مرحبا مرحبا. بەڕاستی لەم ڕۆژە ڕۆژێکی زۆر گرنگە لە مێژووی ئاینی پیرۆزی ئیسلام و مسلماناندا. بەڕاستی ئەم ڕۆژە گرنگی و تایبەتی خۆی هەبوو لە ڕۆژگارێکە مسلمانان لە کات و ساتێکی ناڕەحەتدا بوون بەڕاستی لە سەرەتای بڵاوکردنەوەی پەیامەکە و پەیامەکەدا بوون ڕێگرێکی زۆریان لێکرا بەڕاستی ئەو لەو ڕۆژەدا مسلمانانی سەرەتای ئیسلام توانیان قۆناغێکی تازە بۆ ئیسلام دروست بکەن ئەوە بوو کە بڕیارێکی یەکلاکەرەوەیاندا کە ماڵ و سەروەت و مناڵ و هەموو ئەو شتانی کە پەوێز و بە دنیا و بەجیان هێشت و شوێن پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم کەوتن و لە مەکەوە بەرەو مەدینە بەڕێکەوتن. مامۆستا لە کۆچا پێ سەلەم کاتێ چوە مەدینە لەوێ دەستوری دانا و هەموو پێکاتەکان هەموو ئاینە جیاوازەکان بەیەکەوە لە مەدینە لەژێر ئەو دەستورە ئەم دەستوری پێ سەلەم لە مەدینە داینا و پێکەوە ژیانە چ پامێکی تایە بۆ ئێمەی مسلمان و بۆ ئەوانەی غەیری دینەکانی ئەمەش چی بە ئەوانەڵێ دەربارەی ئیسلام؟ ئەو سەرەتا کە پێغەمبەر ئەکرەم عەلەیهی سەڵات وسەلام کە چووە شاری مەدینەوە دیارە مەدینە تەنها ئەوس و خەزرەجی تیانە بوو پێگاتەی تری وەکو جوولەکەکانی تیابوو مشریکینی تیابوو تەنانەت منافقینی کە ئەو بڵێ منافقین هەر لە بەرەی مسلمانەکان حسابەکران ئەمانەشی تیابوو پێغەمبەر ئەکرەم عەلەیهی سەڵات وسەلام ئەو دەستورەی کە دایان طبعا ئەمە من حەزمە کرد وەکو خۆم وەکو یاساناسێکیش کە ئەم دەستورە ئەمە تاوەکو ئێستا ڕەنگە هەش بێ من ئاگام لێ نەبێ ئەمە بزانرێت کە کۆمەڵی خەڵگەڵێ دەستورێکی مەدەنیە یاخود دەستورێکی ئیسلامیە ئایا جوولەکەکان خرانە ژێر ئەو دەستورە کە پێغەمبەر ئەکرەم عەلەیهی سەڵات وسەلام
داینا یاخود دەستورێک بوو هەمیان متفق بوون لەسەری هەمیان دەستیان تایە بوو ئەمە خۆی ڕەنگە نووسراو هەبێ ڕەنگە مسلمانان قسەشیان لەسەر کردو بەڵام من تێبینیم معلوماتم کەمە لەسەری بەڵام گرنگی ئەو دەستورە کە پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وسەلام مسلمانان دایانا توانیان لەو قۆناغەدا توازنێک ڕابگرن هەم ئەسحابی ڕەسوول الله و مسلمانان بڵین بەگشتی کە لەو کاتەدا و هەم پێکاتەکانی کەس متفق بوون لەسەری دیارە بەرژەوەندی و مەساڵحی هەمیانی پاراست بوو. ئەمە خاڵێکی زۆر گرنگە کاتێک کە تۆ دەستورێک یاسایەک دانی تەنها ڕەچاوی یەکلایەن ناکەی تەنها بەداخەوە لە قانونی وەزعیەکانە ئەیبینین کە هەر حیزبێت چەند حیزبێک کە دێنە سەر دەسەڵات یاسایەک داڕێژن ئەم یاسایە تەنها بەرژەوەندی کۆمەڵێکە پارێزێت و لە بەرژەوەندی کۆمەڵێکی کادا بەڵام ئێمە ئەگەر سیر بکەین پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وسەلام ئەو دەستورەی کە داینا وانە بوو یعنی ئەو دەستورە چۆن مافی مسلمانانی پاراست بوو ئاواش بە هەمان شێوە مافی جوولەکەکان مافی تەنانەت مشریکین ئەوانش کە نەهاتبوونە ناو گروپی مسلمانانەوە مافی ئەوانیشی پاراست بوو عەدالەتێکی بۆ هەموو پێکاتەی ناو شاری مەدینە دروست کردبوو. ئەوکو باسە کرد وەکو یاساناسێکیش باسی دەستورت بۆ کردی ئێستا ئێمە وەکو مسلمان ئەزانین زۆر کەس باسی ئەوە کات کە دنیا خراپ بووە خراپەکاری بڵاو بۆتەوە لە یادی کۆچە ئێمە وەکو مسلمان تا چەند پێویستە لە ناخی خۆمانە کۆچێک لە خراپەکاریەوە بکەین بۆ چاکەکاری بۆ کردەوەی چاک لەگەڵ چواردەوەرەکەمانە بۆ بڵاوکردنەوەی ئەو پەیامە جوانانەی کە پێغەمبەری ئەکرەم بۆ ئێمە بەجێهێشت و لە کۆچە جارێکی تر پەیامەکەمان تازە بەڕاستی قۆناغی ئێسای ئێمە لەگەڵ قۆناغی سەردەمی پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وسەلام کە کۆچی وەکو چۆنەڵی کۆچی کرد ئەو قۆناغە جیاوازە ئێمە ئەم قۆناغا ئیسلام بڵاو بۆ وەکو خی پەروەردگار لە ئاخیر ئاەتی خۆیدا بۆ پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وسەلام فەرمی اليوم أكملت لكم دينكم وأتممت عليكم نعمتي ورضيت لكم الإسلام دينا دواتر دەوڵەتی ئیسلامی دروست بوو دواتر دەوڵەتی ئیسلامیەکان یەک بە دوای یەکدا کە هاتن و تەتەوریان کرد کشانە دواوە بەرز و نزمی تێدا بوو تا هاتە سەر ئەوەی ئەخیر دەوڵەتی ئیسلامی کە دەوڵەتی خلافەتی ئیسلامی بوو نەما یعنی ئێستا ئێمە ئەتوانین بڵین لەسەر زەویدا ئێمە وڵاتێک نییە کە وەکو وڵات بڵین وڵاتێکی ئیسلامی یا تەطبیقی شەریعە بکە بەڵام مسلمانان لەم ڕۆژەدا کۆمەڵی خاڵ هەیە ئەتوانن تێبینی کە نەسەری کە پابندن بە دینەکەیانەوە سەبریان لەسەر پەیامەکەیان هەبێت خۆڕا گربن و بە هەمان شێوەش ئەبێت تەکەیوف بکەن لەگەڵ ئەم واقعی کە ئێستادا هەیە لەگەڵ هەموو واقعەکاندا بتوانن خۆیان بگونجێن و قۆناغەکان بە ئیجابی بتوانن لە مەساڵحی خۆیان تێبپەڕێنن. بەڵێ کۆچی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە مەکە بۆ مەدینە مانای نوێبوونەوەی ژیانە چونکە ژیان گۆڕا بە تایبەتی بۆ مسلمانان لەو ژێردەسەیی و لەو ستەمەی کە لیان ئەکرا پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بەو کۆچکردنە هاوڵانی بەڕێزی بردە قۆناغێکی نوێوە و پەیامی کۆچ زۆرە یەکێک لەوانە بنیادنانی دەوڵەتی ئیسلامی بوو بەرەو دەسەڵاتچوونی ئیسلام و مسلمانان ئەو دەسەڵاتەی کە لووتکەی دەسەڵات لە ڕاستیە بەڕێوەبردننی ژیانە ئەبینی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەوڵەتی بنیادنا و ستەمی لەسەر هاوڵان لابرد و هەر بە کۆچکردنی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە ڕاستیە ژیان نوێ بووە بۆ هەموو هاوڵان و بووە بەردی بناغەی ئیسلامەتی و دینداری و دەوڵەتداری هەتا ڕۆژی دوایی. مامۆستا یەکێک لەو شتانی کە دوای پێغەمبەر صلی الله علیه وسلم گەیشتە شاری مەدینە دانانی دەستورێک بوو کە تێیدا ژیان و پێکەوژیانی لەناو هەموو پێکاتەکانە پاراست. ئەمە چ پەیامێکی تایە بۆ ئێمە ئێستای موسڵمان بۆ وانەی کە هێرشەکەنە سەر ئیسلام بەوەی کە ئەڵێن ڕێگە بە پێکەوژیان نادات. لە ڕاستیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بەچوونی بۆ شاری مەدینە و بۆ دەستوری مەدینەی دانا ئەو دەستورە یاسای بەڕێوەبردننی ژیان بوو لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە ئەوە پێمانەڵێت کە ئیسلام بەرنامەی پێکەوە ژیانە چونکە ئەو دەستورە یاسای بەڕێوەبردننی ژیان بوو بۆ مسلمانان و غەیری مسلمانان چونکە مەدینە جوولەکەیشی تیا بوو کەسانی تریشی تیا بوو و بۆ بەڕێوەبردننی ژیان پاشان پەیامی لەوەیش گرنگتر ئەوەیە کە ئاینی پیرۆزی ئیسلام گرنگی ئەدا بە گەیشتن بە دەسەڵات بە بەڕێوەبردننی ژیان بە جڵەوگرتنی ئەو میلەتە ئەبینی کەسانێکە ئەمڕۆ ئەڵێ ئیسلام پەیوەندی نییە بە دەسەڵاتەوە یا ئیسلام پەیوەندی نییە بەوەی کە تۆ پەیوەندی نییە بەوەی کە تۆ بگەیتە دەسەڵات و بەژاریکە لە پرۆسی سیاسیە بەڵکو هەندێک تەنانەت دەنگدان و هەڵبژاردننیش بە ناشەرعی و نادروست دەزانن کە گەنجانێکیان خەساندووە یان گەنجانێکیان لە ڕاستیە بەو شێوەیە فیشەی غیرەت و دینداری و غیرەتداریان لێ دەرهێناون
تەنها لە کونجی مزگەوت و یا لە شوێنێکە عیبادەت و پەرشەکان ئیسلام کورت هەڵێنن لەواو بۆ دابڕینی ئیسلام لە هێز و دەسەڵات و لە گەیشتن بە دەسەڵات. مامەسا کۆتا پرسیارم ئێمە وەکو مسلمان ئەو دینە بەو شێوازە ناڕەحەتە پێ سەلەم گەیاندی بە ئێمە و ئێستا بە سەرجەم جیهانە بڵاو بۆتەوە ئەرکمان چیە بەرامبەر ئیسلام و ئەو هێرشە ناڕەویانەی کە کرێت سەر خودی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و هاوڵەکانیش. لە ڕاستیە کۆچی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام پێمانەڵێت کە ئێمە هەوڵ بدەین ڕێبازی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بگرین ونی نەکەین ئەم ئیسلامە هەروە بە ئاسانی نەهاتووە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەربەدەری و ئاوارەیی و شەونخوونی و ڕەنجی داوە ئەم ئیسلامێ و ئەم پەیامیان گەیاندۆ بە ئێمە وەفای ئێمەش بۆ ئەوان بەڵێنی ئێمەش بۆ ئەوان ئەوەیە کە لە ڕاستیە ئاهد و بەڵێن و پەیمان نوێ بکەینەوانێ و پابند بین بەم ئیسلامەوە پابندبوونمان بە ڕێبازی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام چاکترین وەفاداریە بۆ خوای گەورە و بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام و بۆ دەمکوتنی ناحەزانی ئیسلام کە ئەیانوێت دژایەتی بەرنامەی خواکەن و چرای ڕووناکایی ئیسلام بە فوی دەمیان کز بکەن و بکوژانەوە. وەڵی ئەوەی من لە کۆچا بڕوانم بەڕاستی ئەوە بوو هەر لە سەرەتاوە یەکەم پەیامێک بوو کە پێغەمبەری ئازیز ئەکرەم صلی الله علیه وسلم پێی بوو بەڵام لەو بڵێن لەو موقع و لەو شوێنەی خۆی کە زۆر زەختی لەسەر و گوشاری لەسەر بوو لەلایەن بڵێن گەورانی قوڕەیش و بێباوەڕان بەڕاستی ئەوە زیاتر وای ئەتوان بڵێن مەرحەلەیەکی ئینتیقالی بوو لە قۆناغێکی بڵێن لەو زەمەنی کە تیاژیا بۆ قۆناغێکی تر بۆ مەرحەلەیەکی کە بێگومان ئەم مەرحەلە ئینتیقالیم بە مەرحەلەیەکی مێژوویشدا ئەندرێ بەڵام بە مەرحەلەیەکی مێژوویشدا ئەندرێ لە بڵێن لە ژیانی هەموو مرۆڤایەتیە. بەڕاستی لەوە ئەتوانین بڵێن هەلەوەشەوە لە سیرەشە ئەوانش ئەوەشمان بڵێن لە سیری پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەوە باس کراوە بەڕاستی ئەوەش کە ئەوامان دێگەین ئێمەی بڵێن موسڵمان کۆمەڵێ لەو بڵێن لەو کۆچەیە کە هین کراوە بڵێن لەو سیرا و کۆچەکە کراوە کۆمەڵە شتی ئیجابیمان بۆ دەرەکەی لەبەر ئەوەی کە بڵێن کەسانێک هەبووە لە پێناوی ئەو پەیامەیە یەکی لەوانە کە بڵێن ئەبوبەکری سیدیق لەگەڵیا بووە بەڕاستی هەم لە ئەشکەوتەکەیە هەم چەند قوربانی بۆ وازی لە سەرۆت و سامانەکەی هێناوە 11 ڕۆژی بەڕێگاوە بووین لەگەڵیا ئەوەی کە من بزانم جارجار ئەبوبەکری سیدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لەوێ لە پێشی پێغەمبەرەوە ئەڕۆیشت پاشان لە دوایە ئەڕۆیشت پاشان لە ڕاستیەوە ڕۆیشت پاشان لە چەپیەوە ئەڕۆیشت ئەوەندە پەرۆشی پێغەمبەر بووە عەلەیهی سەڵات وسەلام. ئەجا جاری وایە کەسانێک پرسیاری ئەوە ئەکەن کە بەڕاستی شارەزانی لە سیرە و لەو کۆچە و لە هیجرەتە بۆ نمونە ئەڵێن پێغەمبەری ئازیز وەکرم صلی الله علیه وسلم حاشا لە ئەو کەسەیەکی کەساتێکی زۆر بەتوانە و جەری بوو ئەڵێ بۆچی لە دوای ئەو کە ڕۆیشتووە عەلی کوڕی ئەبی تاڵیبی لە شوێنی خۆی داناوە بە حسابی ئەوەی ڕەنگە کەسانێک بڵێ من وەکو خۆمەڵێم ئەمە بۆ ئەوەی کە پەیامەکە زیاتر بڵاو بێتەوە بۆی پەیامەکە بڵاو بێتەوە دووهەم پێغەمبەری ئازیز ئەکرەم کەسانێکی بێباوەڕ ئەمانەتیان لادانا بوو بۆی ئەو تەسلیمی ئەمانەتەش بکاتەوەکە. پرسیاریکە کە یەتە پێشەوە مەسەلەی پێکەوە ژیانە لە ئیسلامە کە پێ سەلەم کچووە شاری مەدینە دەستوورێکی مەدەنی دانا کە تیایدا مافی جوولەکە و مەسیحی و بتپەرست و مسلمانی هەمووی تیا پاراستە بوو بەڵام ئێستا بەداخەوە لە هەندێک شوێنە هێرشەکەی سەر ئیسلام بەوەی کە ئاڵێن ڕێگە بە پێکەوە ژیان نادا. ئەم دەستوری پێغەمبەر صلی الله علیه وسلم لە مەدینەیە چی بە ئێمە مسلمانان دەستورێکی مەدەنی بوو هەموو بڵێن هەموو کەسایەتیەکان نەتەوەکان ئاینە جیاوازەکانی هەمووی لە خۆی گرتە بوو ئەمە وامان ڕێنێ بەڕاستی ئێمەی مسلمان ئەحتا ئەو کەسانی کە بڵین بە سەربایانی ئیسلامی پیرۆزیش نین ئەمە پەیامێکە کە ئێمە لەو چوارچەوە ئیسلام ئەتوانێت هەموو کەسایەتیەکان هەموو ئاینەکان هەموو ڕەنگەکان لە خۆیان کۆ بکاتەوە بەڵام ئەوەی کە لە مەدینەش کرا دەوڵەتێکی مەدەنی بوو دەوڵەتێکی ئیسلامی نەبوو چونکە ڕەنگە خەلفێتێکی ئیسلامی هەبێ بەڵێ وایە ڕاستە بەڵام ئەم کۆمەڵ بڵێن ئەو دەوڵەتێکی مەدەنی بوو هەتا بڵێن هەموو مافەکانی تا بڵێن پارێزرا بوو بە ئاینەکانیکەوە بە جووە بە ئەوە ئاینەکانیکەوە مەسیحەکانەوە کە ئەبینین ئێستا لە هەندێک شوێنەوە لە هەندێک کەناڵەوە لە هەندێک شوێنیکەوە هێرشی ناڕەوا کرێ سەر سەحابەکانی پێ سەلەما کە ئەو پشتیوانەیان کرد لەو کاتە ناڕەحەتەیە لە سەر خودی ئیسلام خودی پێغەمبەری خوا وەکو مسلمان ئەرکمان چیە لە کاتێکە ئەبینین یان لە بەرچاوی ئێمە وەکو مسلمان هێرشەکرێت سەر پێغەمبەری ئیسلام و هاوڵەکان ئەرکی ئێمەی بڵێن مسلمان با بڵێن کەسانی ڕۆشنبیری شەوانی بڵێن غەیری بڵێن مسلمانین ئەرشیان ئەوەیە کە ئێمە وەکو ئێمە ژێمەی وەکو مسلمان ئێمەش ئەرکمانە ئاینەکەما پێمەڵە توان دیفاع لە معتەقەداتی ئەوان کەین لە مافەکانی ئەوان کەین من پێم وایە حەدیثێکی پێغەمبەری فەرموودەی صلی الله علیه وسلم
برایە کە کێشەیە مشکلەیەکی هەبێت بچی بەدەنگەوە باشترە هاوکاری بکە یارمەتی بی پێداویستەکانی بۆ پڕکەیتەوە وەک لەوەی مایە لە مزگەوتە بڵێ ببێنیتەوە عتیکافکەیتوانە کاکە پامی خوا پامی ئیسلام و ئەوانی کە پێغەمبەری ئەفەرمایەوە لەکم فی رەسوڵ الله ئوسوەتون حەسەنە کاکە پێشەوە سەروەری ئێمە بووە هەمووی من وەکو خۆم کە سێکی خەریجم با بڵێن کۆلیجی زمانیشم خوێنوە هەتا ئێساش من یعنی بەڕاستی ئەوەی ئیسلام خزمەتی بە من کردو بە فکری منی کردو بە زانستی منی کردو بە ئەخلاقی منی کردو ئیسلام بووە لەبەرەوە ئەوەیە کە ئێمە کەسێک زوڵمی لێ بکرا پشتیوانی بکەین با غێری مسلمانیش بە با ئیسلام با مسلمانیش نەبێ بەڵام بەداخەوە ڕۆژ ئاوانی بە پێچەوانەوە ئەوەی ئەو گوشارانەکە ئەم زەختانەکە ئەماناکە چکە خۆی گەورە فەرمی لە سوورەتی شورا لەن یەضروکم إلا ئەذەن وأن يقاتلوكم ويولوكم الأدبار ئەمانە تەنها بە زمان و بە زار و بە عیلام و ئانە پڕۆپاگەندە ئەیانوێ زەرەر بە ئێمە بگەین الحەمدوللا ئێمە ئەتوانین زیاتر بەعەکسەوە ئەم هەڵوێستانە زیاتر و ئامالێکە ئێمە جێگیر بین دامەزراو بین لەسەر ئەو پەیامە و لەسەر ئەو پەیامە پیرۆزەی کە پێغەمبەری ئازیز وەکرد بۆ ئێمەینا کاتێک کە پێغەمبەری خوا گەیشتە شاری مەدینە و کۆبوونەوەی لەگەڵ پێکاتە جیاوازەکانە کرد دەستورێکی مەدەنی بۆ دانان کە تیایدا هەموو پێکاتەکان مافیان لەو دەستورەیە پاراستە بوو کە تیایدا بەیەکەوە بەرگریان لە شاری مەدینە کرد لە هەر هێرشێک کە بکرێتە سەر شاری مەدینە ئەمە ئەوە بە ئێمەی موسڵمان ئەڵێکەوە هەر دەستورێک بتوانێت مافی پێکاتەکان پارێزێ سەرچاوەکە گەڕێتەوە بۆ دەستورەکەی پێغەمبەری خوا کە لە شاری مەدینە دایناوە بۆیە ئێمە ژۆک و موسڵمان ئەرکمانە لەسرە ئەرکی سەرشانمانە کەوا هەر هێرشێکی ناڕەوا بکرێتە سەر خودی کەسایەتی پێغەمبەری خوا یاخود هاوڵان یاخود ئاینەکەمان بە هەموو هێزێکمانەوە بەرگری لە ئاینی پیرۆزی ئیسلام بکەین لەبەرەوەی مایی ڕەحمەت و مایی ئاشتی بۆ هەموو گەلانی سەرزەوی بەوانەیەشی کە لە غێری دینی ئیسلام پەیڕەویەکەن پامی ئەم جارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر بەخوای گەورەتان سپێنم خواتان لەگەڵ